گەڕام بە دوای تیشکی چاوتە توێشوو ئەبەستمە کۆڵ ئەگەڕێ دۆڵ بە دۆڵ ئەگەڕێم هەرچی سەریاڵە هەرچی داستان و لاپاڵە پێڵاوی ئاسنەکەمە پێ دانانیشم هەرەگەڕێ هەر کەسم دی ئەپرسم لێی بەڵکو بزانێ تۆ لەکوێی تا نەتدۆزمەوە نەتبینم تێت نەگەێنم تان و تۆی ژینم تا نیشانت نەدەم کە چۆن خوێن لە زامەکان ماڕۆن تا نەگاتە ئەژن و ڕیشم ناگرم ئارام دانانیشم ئاوارەییم بە گوێی دادا چرپێنم هەرچی گەییم ناوی تۆی لا دەرکێنم پێیانەڵێم ئەوداڵ و شێت و شەیدای کێ تا بڕکا پێ بۆ تەگەڕێ تا نەگەم پێت نەگەمە شوێنەوار و جێت تا نەتخۆم وەک درندەی کێو نەتکەم بە خواردن و پەشێو تا دەست بە داوێنت نەگرم لەبەر تیشکی چاو تا نەمرم تا نەزان چەند دەربەستم لە بۆ گەڕانت ناوەستم ئازیزە خوێن شیرینەکەم خۆشەویستە دێرینەکەم دەمخۆش خەندەخان خۆشەویستان ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ دیمانە و دیدارێکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان قسەکردن و لێکۆڵینەوە و لێدوانە لەسەر شیعرەکانی شاعیر محەممەد حسێن بەرزنجی کە ناسراوە بە عین حێبێ بۆ لێدوان لەسەر شیعرەکان و بەرهەمەکانی ئەم شاعیرە مامۆستا حەمە ساڵح سەعید میوانی بەرنامەکەمانە بەخێر بێ مامۆستاکیان بەخێر بێ مامۆستا لەگەڵ هاوکارم خەندەخان بێگومان هەروەها خاتون ڕێسا ساڵح بە ئامێری سێتار بەشداریمان لەگەڵاکە بەخێر هاتی خاتون ڕێسا بەخێر بێ خاتونگیان بێگومان مامۆستا جەنابەت وەکو هاوڕێ و هاوبیر و هاوڕێی ژیان و هاوڕێی ئەدەبیاتیش لەگەڵ مامۆستا عین حێبێ ژیاوی ئەکرێ کورتەیەک لەبارەی ژیانەوە بۆ ئێمە و بۆ بینەرانی خۆشەویست باس بکەیت ئەگەر هەر لێرەوە باس لە عین حێبێ بکەین لە دایکبوونی 1923 2000 بە بەرهەمێکی زۆر و بە توانایەکی گەورە و بە دەروونێکی پاک و بە وێڵ بە دوای بیر و ژیری و لەگەڵ دڵ و گوڵ و ئافرەت و ژین و نەتەوە سەیرەکەین بە یەکگەینەوە ئەو لە ساڵی 1946 دەستی کرد بە هۆنراوە بەڕاستی ناتوانین زۆر بچینە کایەی ژیانی ئەوەوە چونکە لەوانەیە ئێرە بەش نەکا بەو جۆرەی کە ئەمانەوێ بەڵام سەرەتا ئەمەوێ لەوە بدوێم عین حا بە چییە و بۆچی وای لێ هات ئەم نازناوەی لە کۆ وەرگرت چی لێ کرد وەک من لە بیرم بێ و بیست بێتم عینەکەی ناوی خۆی نییە خۆی ناوی محەممەد بەڵێ خۆی ناوی محەممەدە بەڵام ئەم برای شەهیدێکی زیندوی ڕێگەیەکی ڕووناکی پڕبڕیاری ئایدیایی شێخ عەلی شێخ حسەینی بەرزنجەیی ئەم برای ئەوە لەبەر ئەوە جارێ یەکێک لەوە لە پیرۆزی شەهیدبوونی براکەیە ئەوەی من بیستومە ئۆیزانم بەڕاستی ئەم عینەی خسۆتە پێشەنگی
ئیشی کارەکانی هونەری و ژیانی خۆی بەڵێ لە مامۆستاگیان لایەکی تریشەوە بەڵێ لە لایەکی تریشەوە ئەوترێ کە بۆ ئەوەی نەناسرێتەوە و نەزانرێ ئەم شاعرە و ئەو خۆی لە کەسایەتی خۆیان دوورە کەوتەوە ئەتوانی بڵێ لەوەی ببێ بە وەکو عاشقێک سیر بکرێ وەکو شەیدایەک سیر بکرێ بۆچی ئەمەنگە سوور و بەسراوە بوو بە ئایدیای بیرمەندی نەتەوە پەروەری و مرۆڤ دۆستی و ئازاد پەروەریەوە ئەم دووشتا هەیە لەسەر مەسەلەی بینەکەی بەڵێ مامۆستاگیان عینحێبیەکەی بەڵێ حائەکەش ببوورە بەڵێ لەسەر ئەوەی خۆی ناوی حەمەیە لە مناڵیە بە خۆشەویستی بە هەموو حەمەیە گەڵێن حەمە من ئێستا خێزانەکەم هاوسەرەکەم پێمەڵێ حەمە بەڵێ نەوەکانم پێمەڵێن بابە حەمە حەمە ناوێکی ناسکی کوردەواریە ئەو حەیەی باوکیشی کە حسەینە ئەڵێن هاوبەشە لە بینی خۆی و باوکیدا خۆی و باوشیان مامۆستاگیان وەکە زانین سەرەتای نووسینی شاعیر ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1946 پێم خۆشە باسێکی سەرەتایی نووسینی شعرمە بۆ بکەی هینی شاعر کە نووسیوێتی با بڵێن یعنی ئەو شعری لەگەڵ ئایدیا تێکەڵ کردووە بەڕاستی ناتوانین عینحێبێ شعری عینحێبێ لەگەڵ دڵ و لەگەڵ گوڵ و لەگەڵ ئەڤین جا بکەینەوە ئەتوانی بڵێ بۆ بە تێکەڵەیەکی جانەکراوە لە هەر یەکێکیانە ئەوی تر ئەدۆزیتەوە واتە ئەمەی کە هەر وەکو پرۆفیسۆر معروف خەزنەدار لە مێژووی ئەدەبی کوردیا ئەڵێ شعرەکانی زۆر فرە بابەتن زۆر فرە بابەتن ژن و دڵاری سروشت میلەتی کورد و کوردستان چەساوەکانی جیهان هێرش بردن بۆ سەر ئیمپریالیست و کۆلۆنیالیست مەسەلەن قسەکردن و شین بۆ کۆماری مەهاباد بۆ مەرجی شێخ مەحموود یعنی ئەمانە هەمووی بابەتی شعری زۆر جیاوازن کە لە هەموو ڕەهەندەکانە کاری کردووە ئەو بەڕاستی من لێرەوە دەست پێ ئەەکەم بۆ شعرەکانی بەڵێ ئەڵێم خەباتگێڕێکی قایم و نەگۆڕ لە دڵ و لە نیشتمانە لە دڵ و لە نەتەوە لە ئەوین و لە چەوساوەکانە ئەمە سێش و شەموت خاک و نەتەوە و چەوساوەکان لەگەڵ ئەوین و ئەمە هەمووی تێکەڵە لەگەڵ ئەم عینحێبەیە مامۆستاگیان شعرەکانی سادەن بەڵام لە ناوەڕۆکدا زۆر قوڵن بەڵێ ئێستەیەم بۆ ئەوە فەرم بە نەبەزینەوە خەباتی هۆنراوە ئامێز خەباتی هۆنراوە ئامێز کەواتە ئەو ئەمەنە قوڵ بوو خەباتی تێکەڵ بە ئەوین کرد ئەوینی تێکەڵ بە خەیاڵ کرد ڕوبەڕووی چەوسێنێران ڕائەوەستایەوە کەچی لە بابەتی چەوسانەوەکانی شاسەیرەکەی هەست ناسکێکی ئاسان ئاسا دێتە پێشەوە بۆ ئەوەی خۆی بە خەباتگێڕێک پیشان بە کەچی وشەکانی وشەی دڵ و ئەوینە بەو جۆرە سەیرەکەین دروشمەکەی عینحێبێ لە چیا کۆ ئەبێتەوە ئەڵێ کەسێک پێی وتم ئەم خاکە جوانە خاک جوان ئەمە تێکەڵەکەیە بەڵێ پێم گوت ئەوەتی زەمان زەمانە بەستی بە کاتەوە بەستی بە زەمانەوە بەستی بەلەو پێشەوە بە ئێستەوە بەڵام کوردستان هەر کوردستانە ئەو ئەڵێ کە ئەڵێ کوردستان هەر کوردستانە کەچی لە پێشەوەی ئەڵێ ئێمە پێشێلی درڕندە و داوین بەڵام کوردستان هەر کوردستانە جوانیەکە هەر بەردەوامە ئەوین هەر بەردەوامە لەگەڵیشیدا هەر هۆنراوەکانی ئەو هۆنراوەیە ئەگەر بێمە سەر مەسەلەی ساکاری ڕستەکانی من لێرە شتێکم وتووە کە هەمووی دەرەخات بەڵێ فەرمون عینحێبێ وەک من ئەیناسم و ناسیومە کەسایەتێکی هێور و هێمن هێور و هێمن بە شوێنەی چووە بۆ بابەتەکان
قوڵ هوشیار لە بێرکردنەوەیدا ئەوە تا هەتا لە شعرە ئەوینداریەکەی تۆ کەبووتە ئەگەر بیخوێنینەوە ئێستا و دێر بە دێر و وشە بەشە پەیوی بکەین سیر ئەەکەین ئەم کابرایە وشەکانی ئاسانسایە ئاسانکارە ئاسان پێزە کەچی لە ناوەڕۆکیە ناخێکی پتە و ڕێژێکی قۆڵی هەیە. بەڵێ مامەسەیان ئەم هەستە قوڵە لەکوێوە هەڵقوڵاوە؟ شاعیر ئەو بارودۆخەی کە تایە ژیاوە ئەو زەمەنی کە تایە ژیاوە چۆنی بووە؟ کاریگەری شاعیرەکانی تری لەسەر بووە یاخود لە بنامەڵەکەیانە شعر دۆست بوون؟ بە باوەڕی من کاریگەری یەکسەری ڕاستەوخۆی ئەو سەردەمەی کە لە کاتی ژیانی لاوێتی و گەنجەتی و خەبات و بەرخودانیە بینیوێتی کاریگەری مامۆساگۆرانی بلیمەت و شاناز و هەڵکەوتووی کوردی لەسەر بووە. هەر سێرەکەی ڕەچەکێشی ئەو بابەتانەیە. بۆیە من لێرەدا شتێک ئەڵێم کە وشەکانی پەیڤەکانی پەیوی فەرهەنگی قۆڵ و قەبە و داڕشتەی نالەبار و یان بۆکو داکرانێکی تیا بکەی. هەر وەکو مامۆستاگۆرانی نەمر ئەمیش ئاسان هاتۆتەکایە بیرمەندیەکانیشی بە شێوازێکی نەرم و نیان و بەو جۆرەی کە ئێمە ئەمانەوێ ئەو پێشکەش کردو. بەڵێ مامۆستاگیان لەسەر تیشکی قسەکانی بەڕێزت پێمان خۆشەگەر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە. خۆشەویستەکەم پەری جوانی ئاسمانی ئەی خۆشەویستم نازانی بەدەنمان دوو ئەژنۆ شلە مێشک سوارە بیر کولە گوێ بە حاڵ ئەبیێ چاو کەس چنگۆڵەی دنیام لێ بزە زۆر سەمە دەرچوونی ژیان لەگەڵ ڕێبواری هاوژیان وا داماوم دەسەوسان سافریاکەوە کچی جوان فریاکەوە هاوڕێ ڕۆیین تەقوڕەوە دەبێ تا نەشێدراوم تا تف نەکراوە لە ناوم تا نەیسمیوم کوناو دەر تانەی ئاشنا و برادەری چێ و قەت بڕکەر پڕ لە نەترسان و هونەر دەمێکە چاوەڕێتم بێ دەستم بگرە بمخەسەر ڕێ ڕاست و ڕوون ڕێی بۆ بە ڕۆژ گەیشتن چوون ڕێی سەر ئەو دیوی ڕۆژکەوتن ڕێ هەڵمەت گوڕ هی نەسرەوتن ڕێی دەستدۆشان و پیاوەتی ڕێی جەورکەندن لە بنەڕەتی دەبێ خۆشەویستم بمخەسەر ڕێ. دەم خۆش کاک حەمیدگیان دەست خۆش خاتونگیان. مامۆساگیان حەزم کرد پرسیار لەسەر کۆمەڵێک شتی کە وەکو جیهان بینی لای عین حێبێ کە شعری بۆ ڤێتنام نووسیوە بۆ فەڵەستینی نووسیوە بۆ میلەتانی چەوساوی ئەو سەردەما باس لە شۆڕژێڕانی وەکو جیڤارا کە وەکو سپارتاکۆس لە مێژوودا وەکو پاتریس لۆمۆمبا شۆڕژگێڕی کۆنگۆ هەروەها شعری بۆ گەلی میسر نووسیوە. ئەمە ئایا گزارش ناکا لە ناخی شۆڕژگێڕی شاعیر عین حێبێ؟ من ئێستا بۆ ئەوەی ئەوە ڕوون بکەمەوە ئەم دوو دێرە ئەڵێم لەو باوەڕام کە یعنی وەڵامە بۆ ئەوانەی تۆ بەڕێباس شعری نوێخواست کوردبڕ کاریگەر دەتوانم بڵێم شێواز و ڕێبازی ئالەم هۆنراوەی کە تۆش خوێنتەوە و کە ئەمیش خوێنێەوە ئەوە دەرئەخا بەڵام ئەو بیرەکەی بیرێکی ئەگەڕێنەوە بۆ ئەو لای بیرەکەی بیرێکی پێشکەوتن خوازی
مرۆڤ دۆستی ئازادی خوازی ئایدیایی بوو لەبەر ئەوە ئیویست لە ڕێگەی کێشەی نەتەوەکەی خۆیەوە بچێ بۆ لای میلەتانی تر بە دوو مەبەست مەبەستی یەکەمیان خۆی پێشکەش بکاوەکو کوردێک کە کورد بیر و ئایدیا و کراوەیی هەست و سۆز و دەرونی لەگەڵ بیسەلمێنێت کە کورد تەنها خەمی خۆی نییە لەگەڵ کێشەی نەتەوەکانایە بەڕاستی ئەو سەردەمە دەرەخا چونکە ئەو بەشێکی زۆری ئەوەی کە تۆ فەرمووتی تریش لای من هەیە تازە من لێی نادوێم ئەمان خاتە سەر ئەو ڕێچکەیە کە ئەو ویستێتی خۆی بناسێنێ و ویستێتی ئەوەش بڵێ کە من و ئێوە یەک کێشەمان هەیە من کێشەم هەیە ئێوەش کێشتان هەیە من ئەوە کوردێکم تکایەوە بە سۆزەوە بە هەستەوە بە شیعرەوە بە بیرەوە من لەگەڵ ئێوەم دەی تکایە منی کورد ئەمەوێ ئێوەش بزانن کە من هەم بۆ ئەوی ئێوەش لەگەڵم بن دەدەی ئێوەش فرای من بکەڵە بێگومان مامۆستاگیان ئەوەش جۆرێکە لە خەباتی قەڵەم ئەوە دۆزێکی گەلپەرستی و ئازادپەروەریە ئایدیا کە ئایدیای ماف بێ ئێمە مافی کوردەواریمانەوێ ئەوانش مافی نەتەوەیی یا کێشەی چینایەتی یا هەر شتێک بێ ئەیانەوێ کەواتە ئێمە و ئەوان لە کێشها بەشدارین بەڵام وەکو نەتەوە وەکو میلەتان وەکو مرۆڤ وەکو مافی مرۆڤ وەکو کێشەی چەوسێنراوەکان و نەتەوە ژێردەستەکانی وەکو کورد چەوسێنراوەکانی وەکو کورد هەتا ئێستش ئەوە تا ئێمە ئەڵێین بڵێ ئێمەی کورد لەگەڵ ئێوەین دەدەی ئێوەش لەگەڵ ئێمە دابن ئەین حەبێ ئێستا لە ژیانە بووایە ئێستا هەستی بە کێشەی ئێستەی کورد ئەکرد کە چۆن ئێستا ئێمە لە کێشەیەکی زۆر جەنگاڵین بەڵام ئەوەتە یەکێک نییە لە سەرمان هەڵباتێ لەسەر کەرکووکی دڵ و قودس و ژیان و ئاین و هەموو شتێکی کوردستان ئەین حێبێ بڕواتان بێ ئەوە بووە ئەوەی نووسووە مامۆستاگیان خۆی ئەڵێت گەلێک جار شعر لە خەیاڵیا هەبووە بەڵام نەینووسیوە یاخود گەلێک شعر لە خەیاڵیا هەبووە و نووسیوێتیوە شێوازی نووسینی شاعر لە شعرا چۆنی بووە ئەمە چۆن بۆمان ڕوونەکەیتەوە بە بیرواوەڕی من شعر وشە پەیف بیر و بیرمەندی ئایدیا و ئایدیایی هەمووی چۆن ئەڵێ دروستەی پێکهاتەی کاریگەریە کاریگەریەکان ئەگەر کاریگەری سۆز بێ یان شتی تر بێ جاری وهەیە تۆ هەست ئەەکەی دیمەنێک ئەبینی حەزەکەی شتێ بڵێ بەڵام لەو کاتا شتێککە گیرت ئەم گیریە لە مێشک و لە ژیریەوەیە لە مێشک و لە دەروونەوەیە هەمووی تێکەڵە لەناو مرۆڤی واتە باوەڕی بەوە هەبوو کە ئەبێ ئیلهامی شعری هەبێت یعنی شعرەکانی یعنی بەپی ئەم قسەی خۆی کە ئەڵێ زۆر جار شعرم لە خەیاڵا بۆ نەمتوانیەوە بینوسم و گەلێک جار بابەتێکیشم لە خەیاڵا نەبووە بۆ بە شعر لەلام وایە ئەمە ڕازگۆییشە سەلمێنەی بەڵێ کەسێکی خۆی بە تەواوی ڕازگۆ بووە و ئەمە کاریگەری ناخیش تا چ ڕادەیەک هەست و سۆز ڕنگدانەوەی هەیە بۆ ئەو مەبەستە تۆ جاری هەوایە خۆت بیر لە شتێگەکەیتەوە بەڵام سیرەکەی دەری نابڕی کەچی لە پرێکا شتت دەربڕیوە دوایی بەخۆتە ئەچیتەوە ئەڵێی من ئەگەر باشە وت بێ ئەڵێی بەڕاستی باش بوو ئەمەم گوت بەڵام ئەگەر پێت خۆش نەبوو بێ سەرزەنشتی خۆت ئەەکەی ئەڵێی ئەرێ ئەوە من بۆچی ئەوە موت کەواتە ئەوە پەیوەندی بە سروشتی دروستەی مرۆڤەوە هەیە مرۆڤی هەستەوەریش کە هۆنەرە کە شاعرە ئەوە زیاتر کاری تێکەڵ خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە شاعر لە شعری بۆ ناپرسی لە خۆت دەفەرموێ
منە بورم جارجارە گوڵی شەڕوێنم لەسەر ئەم ڕایە سوورم ئەتوانم نەت بغزێنم کە کەوتی لە دەستم دێ هەڵستێنمەوە سەر پێ یا دەست بدەمە بات کۆکەمەوە شیتات کە دیمی لە ئاگرا یاریەت ئەدەم وەک برا بەهاناتەوە دێ لەگەڵیشتا ئەسووتێ کەچی تۆ زمانی ئاخاوتن تەچەقۆ هەرچی ئەکەی بۆ خۆیە هەرچی ئەڵێی درۆیە دوژمنی چاکەی لە کوشتنم سێودوو ناکەی بۆ لە خۆت ناپرسیت من چیم و تۆ چیت لەبەر چیە خەمەگری ئەی هاوڕێی دڵ پڕ لە کینە برینمان یەک برینە. مامۆساجان ئێمە وەکو ئەین هەبێ کە لە سەرەتای شعریەوە ینی هەر بە شعری کوردی نوێ هەر بە شعری نوێ دەستی پێ کردووە چەند شعریشی نەبێت کە بڵێن وەکو لاسایی ئەدەبی کلاسیک لاسایی کردوتە ئەویش بۆ تاقیکردنەوەی توانای خۆی بووە بەڵام بایەخێکی زۆر گەورەی یاوە بە داستانەکان کە یەکێک لە بەرهەمە بە نرخەکانی ئۆدیسەیە کە وەریجێڕاوە لە زمانی عەرەبیەوە کە ڕاستی بە زمانێکی شعری جۆری جێڕاوە نەک وەکو مەلحەمە وەکو داستان بیجێڕێتەوە وەکو ئیپێک بەڵام چەند داستانێکی تریشی بە شعر نووسیوە وەکو خانی لە بزێڕین قەڵای دمدم برای مۆک سلێمانی ئەمانە اینجا من ئەمەوێت لەمەوە بێمە سەر پرسیاری ئەوەی کە لە زۆربەی شعرەکانیشە زمانی چیرۆک هەیە ینی ئایا ڕای بەڕێزت چیە لەسەر ئەوە ئەم پرسیارەی تۆی بەڕێز دوو جەمسەری جایە ئەلێرە وەڵامی یەکێکیانت دەدەمەوە ئەو خۆشەویستە دێرینەم وتێتی هەناسەی سارد و فرمێسکی سەرگۆنا لەبەر هەر هۆ وڵاتەکەم پێشکەشە بە لوتکە سەربڵندەکانی تۆ ئالێرەوە ئەچمەوە بۆ ئەوەی کە بۆچی بایەخی داوە بە ئەفسانە و بەو شتانەی کە دێرینی کوردی بەدواوەیە کەواتە ئەم بیرێکی قوڵی هەیە لەم بیرە قوڵەوە لەوە پێشگەڕا بۆ جیهانگیری بۆ پێشکەوتنخوازی بۆ هاوکاری لەگەڵ گەلان کەچی ئێستا ناخە قوڵەکەی خۆی وەکو ڕەگ و ڕیشە بە نەتەوە و بە خاکەکەیەوە بەسراوە هێمای ئەوەیە کە شعرەکانیشی چیرۆک ئامێزن چونکە قوڵی هیوا و ئاواتەکانی لەگەڵ شعرەکانیدا لەوێدا یەک ئەگرنەوە وەک لە هەنگێ شوێنە کورد بڕە بۆ شتێکی ئاسانکار بەڵام سەیرەکەی لەوانەی ترا درێژ ئامێزە بۆ ئەوی بچێتە ناخ و ناوەرۆکی ئەو بابەتانەوە لەبەر ئەوە سەیر ئەەکەی ئەیوێت چیرۆکێک بخوێنێتەوە ئەیوێک ڕووداوێک باس بکە کاریگەر بێ هەست پێکراو بێ وا بێکە لە دواییە کار بکاتە سەر دەوروبەرەکەشی ئەوانش ڕابچێشێ بۆ ئەو مەبەستانە ئەگەر لەگەڵ دێڕێکیانە بێ لەگەڵ دێڕەکەی تریا بێ ئەگەر لەگەڵ ئەم دیدەی نەبێ لەگەڵ بینینەکەی تریدا ڕە بونجە و ڕێککەوێتەوە ڕەگ و ڕیشەی چیرۆکەکان ئەو پەنجا لاپەرە شعری لەسەر یەکێک لەو داستانە کۆنانە نووسیوە بیستی لەسەر یەکێکی تریان نووسیوە مەسەن وەکو بڵین مەموزین هەژدە لاپەڕە لەسەر یەک بابەتی ئەوانە نووسێتی ئەمە چی ئەگەیەنێ ئەو بایەخیاوە بە ڕیشەی نەتەوەیی و مێژووی کوردیش بەڵام بە ڕێبازی چی بە ڕێبازی ئەفسانە کە
بیژەڕێتەوە. هەرچەندە خۆی ئەفسانە زاناکان ئەڵێن ئەفسانە کۆنە دێرینەکانیش کە کورد نەتەوەی کورد زۆر تیا دەوڵەمەنگە سەیری ئەم عین حێبەیە بۆ ئەوە چووە. جیهانیەکان ئەڵێن ئەفسانە دێرینەکان ڕگ و ڕیشەی هەموو زانستە نوێەکانی تایە. بێگومان کەواتە ئەو ویستێتی ڕیشە و دەوڵەمەنگی و چاو ئەندازەیی کوردی کۆنمان دەربخە بۆ نەوەی نوێ. کۆپلە شعرێکی هەیە حەز ئەەکەم یارمەتیم بن ئەوە بڵێم چونکە ئەوەش دیسانەوە عین حێبە دەرەخاتەوە بە جۆرەکەی کە ئێمە بۆی دانیشتوین ئێستا. من ئەڵێم هۆنەرێکی هەزناسکە، کوردێکی پاک و دڵسۆزە، شەیدا بۆ نیشتمان، پەرۆش بۆ هەژاران و چەوساوەکان، بە بیر و باوەڕ پێشکەوتن خواز، بە ڕەوشت مرۆڤ پەروەر، نمری بۆ گیانی شەهیدا ئەو شەهیدەی برای و خۆی. ئەمەی وتووە سەیری کەن چەند قۆڵە. ئەڵێ لە مردوودا لە دڵی مردووەکاندا ئاڵایەک ئەچەقێنم، لە ناخی شەوەزەنگا گرێکدا ئەگرسێنم، بەسەر لوتکەی چیاوە واتە چیایەکی بەرز گوڵێکی سوور ئەڕوێنم. ئەو ئاڵایە، ئەو گوڵە، ئەو گڕە ئەم سیانەی گرتووە، ئەڵێ ئەکەمە مەشخەڵی دوور بۆ شەیدایانی نەتەوەکەم. زۆر سپاس مامۆستاکیان بۆ ئامادەبوونت. سپاس مامۆستا. سپاس خاتونگیان بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ کاک حەمیدیش. سپاس بۆ تۆش. ئازیزان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامی قەلەندەرخانە بە سرودی لێرە ناڕۆم لە نووسینی عین حابە کۆتایی بە بەرنامەکە ئەهێنین. هەر شاد بن. فەرموون. توقياسم بكناب كنستو توقياسم بكناب كنستو ليرة نارو ليرة نارو ليرة نارو باوبا پیرم ككردن باوبا پیرم ككردن ليرة أجيان ليرة بردن ليرة أجيان ليرة بردن باوبا پیرم ككردن باوبا پیرم ككردن ليرة أجيان ليرة بردن ليرة أجيان ليرة بردن توقياسم بكناب كنستو توقياسم بكناب كنستو ليرة نارو ليرة نارو ليرة نارو